خاوەن ماڵە ڕۆیشت و هاتنەوەی نەبوو. دانیشتم تاقەتم چوو وە نەوزمەدا. ناچار هەڵسانە سەر پێ دەستم کرد بە پیاسەکردن تا خاوەن ماڵی ناموبارەک پەیدا بوو. ئەوسا تەنها کەللەیم دی بوو بەسەر و سەکوتی وامزانی ئینسانە. ئێستا کە لەشی دەرکەوت هیچی لە ئینسان ناچوو. بەقەدەر باگردێنێک شەڕواڵێکی کورتی شین لە پێیدا، بەروانکەیەکی جاوی نەشۆراو بە سنگەوە، چاوێکی تێکترشاوی وەکو کونی سوژن، لوتێکی کورتی سەرپانی پارکەدار، لچێکی ئەستور، ڕەنگێکی سۆرفل. وتی ئەنجا فەرموو چیت دەبێ؟ من وتم چیم بوێ؟ برسیمە بابە. ئەو وتی ئاخر چ دەخۆی؟ وتم چیتان هەیە؟ لیستەکەتان بە چ زمانێک نووسراوە؟ ئەو وتی لیسەکەمان هەموو زمانێ فێری نەزانەکە. من وتم هەی ناموبارەک، لیس و تێڵامان نیشانەدەی؟ ئەو وتی ئەی من چوزانم لیسە چییە؟ من وتم نازانی بە خوێندەوارێک ناوی چێشتەکانت بنووسی، لیستە ئەوەیە. ئەو وتی کاکە تۆ ئازانی هیچ کارمان نییە، لێرە قوتابخانەیەک دابنین فێری خوێندن ببین. ویلسا و ویلیس دەفتەری چێش بۆ من بگرن. ئەوەندە مەڕێسا چی دەخۆی خێرا قسە بکە. من وتم پیرزۆڵا. ئەو وتی ئۆف بەخوا منیش ئەوەم دەستکەوێ بەشی کەسی لێ نادەم. من وتم کەواتە مەشکەیەک دۆم بۆ بێنە. ئەو وتی ئەفەندی من ماستا و فرۆش نیم، من هەمە و نیمە منجەڵێ شۆربا و 3 سەلک پەنیر، کامیان دەخۆی بۆت بێنم؟ هیچ چارم نەما. وتم شۆربا. خاوەن ماڵ گوم بوو. پاش قەدەرێک لە بنە کوولەکەیەکە شۆربای هێنا، کەفی شین و مۆر بەسەریەوە بوو. من وتم ئەوە چییە؟ ئەو وتی ئەوە شۆربای مەردانە. من وتم شۆربای مەردان چییە؟ ئەو وتی تۆ بیخۆ دەیزانی، بەڵام ئاگات لە دەمت بێ نەسووتێ بە ئاگری تونی حەمام کوڵاوە. ئەو یەجگار بەتان باسی دەکرد. وتم ئەمە چۆن دەخورێ؟ وتی ڕاوەستە با پیشانت بدەم چۆن دەخورێ. ڕای کرد چوو لە ژوورەوە کەوچکێکی قوڵی چێشتێکردنی هێنا و لە کوولەکەی شۆربای هەڵدا، فوویەکی لێ کرد و کردێ دەمیەوە. مڵچەیەکی لێ هات و قوتیدا، دەمێکی بۆ تەقاند و وتی هەی هەی چ شۆربەیەکی نازک و نازدارە. کەوچکێکی تری هەڵگرت. وتی ئینجا فێری شۆربا خواردن بووی، با ئەم کەوچکەشت لەبەر چاو بخۆم تەواو فێر دەبی. منیش بیرم کردەوە هیچی تیا ناهێڵێ. ناچار وتم ئەوەی کەوچکەکە بۆ من و کوولەکەی شۆرباکە بۆ تۆ. کەوچکەکەی دایە دەستم و شۆربای ناو کوولەکەکەی نا بەسەریەوە و هەڵی قوڕاند و هەڵی چۆڕاند. پرسیم لێرە هێلکە دەسەکەوێ؟ وتی ئەگەر پارە هەبێ هەموو شتێک دەسەکەوێ. ها چاک بوو هێلکە تاتەوە بیر. ژنەکەی من مەشهورە، هێلکەوڕۆنێکی چاک دەکا، با پێی بڵێم هێلکەوڕۆنێکت بۆ بکە قامکی خۆتی پێوە بخۆی. منیش وتم بابەجان دەغیلتم ئەوەم لەگەڵ مەکە، من بەو پەنجە و بەو قامکە کەمان لێدەم. ئەگەر قامکی خۆم خۆم بەچی کەمان بۆ خانمەکەم لێ بدەم؟ سەرتان نێشێنم. پاش نیو سەعات خۆی و ژنەکەی هاتنەوە. پارچە تەنەکەیەکیان چاڵ کردووە، دوو هێلکەیان شکاندوتە ناو ئاوەوە و ئەمەندەیان کوڵاندووە بۆ بە بەردی ڕاق. تەنەکەکە بینیم ژەنگاوی بوو، هەموو ژەنگەکەی دابوویە هێلکەکە و سەوزی کرده بوو، وەکو پینەی کەوش لە ناو تەغاراوی پینەچیدا ڕەشەڵ گەڕابوو. هەر پوش و پەڵاشی ناوی بە ئاگر سوتا و کەوتۆتە سەر هێلکەکە. ئەوە هێلکەوڕۆن. ئافرەتەش خۆی عینە نورچەکەی مندۆڵ، کۆڵە بنکەیەکی من لە سنگ دەرهاتوو، هەموو دەموچاوی بە سپیا و سواغ دراو، دوو چاوی وەکو کونە سوژن بە قوڵاچ و پڕلەکل، دەمێکی پانی وەکو سواڵەتی، تەنها دوو ددانی بێڵەکانی لە پووکی سەرەوە ماوە، دەمیشی ئەوەندە چاڵە وەکو قەڵتاغی زین چەناگەی بۆ لای لوتی هەڵکێشاوە. بینیم دووکەڵی پوش و پەلاش چووە بە چاویە، کلەکەی تواندۆتەوە و بەسەر ئەو ڕوومەتە جوانەی ڕێڕێ هاتۆتە خوارێ، وەکو پۆپەشمینی میلمیل جێی دڵۆپەکلەکە دیارە. ڕۆیشتنی وەکو بێشکەی شکاو، یەخود وەکو پاپۆڕێک لە نێو شەپۆلی دەریادا. ئەم دیوا و ئەو دیو بکە. بە ترپەتر پاتە بەردەم و وتی چۆن هێلکەوڕۆنەکەت؟ ئەوە بەم دەستە ناسک و نازدارە بۆم دروست کردووی، هات دەستیم پێنیشان بدا. وتی پێوپوزیشم هەر جوانە و لە هێلکەوڕۆن بەلەزەتترە. وا کابرای مێردیشی ڕاوەستاوە، منیش ڕووم لە کابرا کرد و
وتم ڕاست دەکا ئەوەندە بە لەزەتە وتی ئەلکەوڕۆنەکە بخۆ تێدەگەی دیار بوو بە ئاشکرا نەیدەوێرە دەردی بێتامی بەیان کاو دەشیزانی ئەلکەوڕۆنەکە ناخورێ ناچار لە برسا هاتم و پوش و پەڵاشم لەسەر هێلکەکە لادا و هەندێکم بەنانی ڕەشی چەودارەوە خوارد مادام هەر مەدحی ئەلکەوڕۆنی دەکرد کە چەند بە لەزەتە مەبەست یەر خۆی بوو وتی با لێرە ژنێکت بۆ بێنم هەر ئەوەندە لە دەمم ترازە وتم دەسادەی بتبینم وتی کچێکی زۆر شیرین و جوانم هەیە بەقەت خۆم جوانە ئەمما نەختێ لە من کورتترە ناوی مارگۆیە حازر و بزر ئەم شەو بۆت دێنم ڕاوەستار ئێستا بانگی کەمە ئێرە هەر لە خۆیەوە هەڵساو وەکو تەشیلە غلبەوە ئەوەندەی هێلکەوڕۆنەکەی پێنەچوو یەکێکی لەگەڵ خۆی کوڵەبنتری هێنا و من دانیشتم و ئەو بە پێوە هێشتا هەر من کەڵەگەتتر بووم کەوتی نەگاڵتا من مەبەستم ئەوە بوو ئەو شەوە نەختێ بەگاڵتە ڕابێرم بەیانیش زوو هەستم و بۆی دەرچم کەچی ئەوان بەڕاستیان بوو وتیان وا بڕایەوە هەر بەو شەوە هەموو ئاواییان ئاگادار کردەوە کە بەیانی بێنە داوەتی مارەبڕین و خەبەریشیاندا بوو بەراهیب سبەی نێزوو حازر بێ منیش وتم باشە بەڵام جارێ زۆر ماندووم خەوم دێ لێم گەڕێم با نەختێ بنوم کچەکە وتی حەو من ئەم شەو لە خۆشیان نانوم تۆ هەروە زوو دەنووی بە هەزار ئاین و ئۆین ئەوانم لە خۆم دوور خستەوە منیش هیچ خۆم ڕوود نەکردەوە وتم نەکسبەینێ تا من خۆم کۆ دەکەمەوە بێنە سەرم هەروە بەجلەوە لێ ڕاکشام جا سەیری بەختی ناسازم بەیانی وەختی خەبەرم بۆوە چواردە ئورم بە ژن و پیا و پاپاس گیراوە شایکەر کچەیان کردە سەرم هەڵیان ساندم پاپاس هاتووە مارەم دەبڕێ ئەوەندەم پێکرا وتم ڕاوەستن تا دەموچاوێک دەشۆم وتیان مەسینە و لە گەنت بۆ دێنین وتم ئاخر ئیشی سەراوم هەیە بە هەزار حاڵ خۆم گەیاندە دەرەوە دیسان سەرم دەخورا بانگم کرد دەستگیران بە دوعا لێم داڕام کرد هەر ئەوەندەم زانی ژن و پیا و گەورە و بچووک شوێنم کەوتن هەردوو کوڵە بنە یعنی ژنی ئوتێلچی و دەستگیرانیش بەغلەغل بە دووەمە بەخوا من لە پێشدا وەکو تیری کەوان دەرچووم و ڕام کرد تێپەڕیم بەڵام کوڕەلادەیی لە من باڵاتر بوون تەنیان پێڵچ نیم لەو وەختەیشدا جۆگە ئاوێ کاتە ڕێم ویستم لێی بپەڕمەوە بیرم کردەوە زۆر قوڵە لە دواوەشەوە دوو کوڕی لادەیی لێم نزیک ببوونەوە ناچار لەناو ئاوەکەدا خۆم کوتایە بن پەرچێ تەنها سەرم بە دەرەوە بوو شەپقەکەشم ئاو بردی ئەو دوو کوڕە ئاخری منیان دۆزیەوە و گرتمیان وتیان هەرت کوژین یان پارەی ساڵێکی کاسبی خۆمان بدەرێ یان تەسلیمی خەڵکی ئاوایی دەکەین بۆ ئەوەی سەنگەسارت بکەن وتم با بە بمپەڕێنەوە ڕەزام بە ڕەزای خوا 6 لیرەتانە دەمێ ئاخر پارە بۆتی چاکە منیان پەڕاندەوە و پارەکەم دانێ ئەوانیش بەریاندام ساقە دەرێ ڕۆیشتم ترسی شوێن کەوتوانم نەما لە کەناری ڕێلی دانیشتم بیرمە کردەوە ڕێبوارێک پەیدا بوو هەر وەکو ئەو ڕۆژەی من چۆن لە ماڵی باوکم هاتوومە دەرێ بەز لە شڕەکەتمەوە تورەکەی کەمانەکەم کردبووە ملم ئەویش بەو ڕەنگە بەڕێدا دەهات لەگەڵ چاوم بە کەمانەکەی کەوت لە خۆشیانە کەوتمە سەما چوم دەستم کردە ملی هەی بەخێر بەی کابرا وای زانی من شێتم لەوە ئەترسا کەمانەکەی بشکێنم وتی ئامان چ دەکەی وتم کەمان لێدەم هەر لەوێ دانیشتم کەمانم لە تورەکە دەرهێنا و ماچێکیم کرد و دەستم کرد بەو مقامە هیجرانیەی کە بۆ خانمەکەم لێدا بوو هەر ئەوەندەم زانی کابرا ئاوازێکی بەرز کردەوە دەنگ و سەدایەک دار و بەردی هێنایە جۆش هیچ گیان لەبەرێک ئەو دەنگە خۆشەی نەبوو بیری ڕۆژەکەی ناو بێشەکەم کەوتەوە کە خانمەکەم بە کەمانەکەی من گریا منیش بە دەنگی ئەو کوڕە زۆر گریام کە لێ بووینەوە پرسییم برا کێی و ناوت چییە بۆ کوێ دەچی وتی ناوم فرەدریک شۆلەری ئەڵمانیم بۆ گەش دەگەڕێم وتم بەخوا چاک ڕێککەوتووە فرەدریک منیش ئەلفرێد مۆلەرم تۆ خاوەنی ئەو دەنگە و منیش ئوستادی ئەم کەمانە بین گەنجینەی دنیای ئێمەیە من هیچم پێ نەبوو بیخۆم بەڵام ئەو هەندێ باسوورمە و نانی پێبوو خواردمان و ڕوومان کردە قاپی خوددا کەوتینە ڕێ دەمە و ئێوارە ڕێمان کەوتە شارێکی گەورە هیچمان نەمانەزانی کوێیە پرسیمان وتیان ئەم شارە میونخە کاری ڕاست بێ ڕاهیبەکەمان دەرسی جوگرافیای پێوتە بووم ئەمزانی لە ئەڵمانیا شاری میونخ هەیە کاتینە ناو شارەوە گەیشتینە
بەر دەرگایەکی گەورە دوو سەکۆی هەبوو. بە فرەدیکم وت تۆ لەو بەردانی شەو منیش لەم بەرەوە ئاهەنگ بکەین. ئێمە دەستمان بە کەمان و گۆرانی کرد، لەسەرەوە هەرچی پەنجەرە هەبوو هەمووی کرایەوە. ئافرەتی جوان جوان پیرەمێردێکی نورانی سەریان لە پەنجەرە هێنا ئێدەرێ، تێرگوێیان لێگرتین کە لێ بووینەوە ئەمەندەیان پارە بۆ فڕێداینە خوارەوە. تەپلەکەی فرەدریک پڕ بوو. پیرەمێردەکە ئەوەشی بەکەم زانی، ڕیاڵێکی زیوی ئەڵمانی کە بیزمارکی بوو بۆی هاویشتینە خوارێ. ئەمانەمان کۆ کردەوە. فرەدریک گوتی تۆ هەڵی گرە، با پارە لای تۆ بێ. منیش کردمە دەسەسڕێکەوە، نەختێکی تر ڕۆیشتین، ماڵێکی لەوە گەورەتر تووشاتین. لەوێش دەستمان کرد بە ئاهەنگ، لەوە زیاتریش پارەیان داینێ. تێگەیشتین کە خەڵکی میونیخ ئەهلی زەوقن. لەو وەختەدا پیاوێکات و وتی وەرن بتان بەمە ماڵێک لەوێ گۆرانی بڵێن، زۆرتانە دەنێ. پێشمان کەوت بردینە قۆناغێک بە قەت سەرایەک بوو. هەروە بە باخچە و دیوەخاندا سەری خستین تا گەیشتینە بەشی حەرەم. لە ساڵۆنێکی گەورەدا دایان ناین، وردە وردە ئەهلی ماڵەکە کۆبوونەوە. پیاوێکی زۆر گەورە و کیبار بە خێراتن و ماندوونەبوونی کردین. ناوی پرسین و لە پاشان وتی برسیتان نییە؟ من بەتەما بووم بڵێم برسیمانە. فرەدریک ئەنیشکێکی تێوەژەندم، تێگەیشتم، وتم نەخێر تێرین. وتی وا ئێوارەیە، ئێستا هیچ مەخۆن، ئێوارە ئیشتیهاتان ببێ. بۆ تێگەیشتم کە ئێوارە گلمانەداتەوە. هەروە وەختمان ڕابوارد، ئێوارە ساڵۆنەکە پڕ بوو لە میوان. ئافرەتەکان هەر یەکەیان چوونە ژوورێکەوە و خۆیان ڕوود کردەوە و جلی بالیان لەبەر کرد و دەهاتنە شەو ئاهەنگ، واتە سەمای بالیا. دوایی کچێکی پیانۆژەن چووە بەر پیانۆکە، بە منیشیان و تەڵسە بچۆرە تەنیشتی ئەوەوە، تۆش بە کەمان ئاهەنگی لەگەڵدا بکە. ئەو ساڵۆنە ڕۆنی بریقەیان لە فەرشەکەدا بوو، تەنها بۆ ڕێبازێکی باریک پارچە کومارێکیان ڕاخستە بوو. قۆندەرەکەم ئەوەندە قوڕاوی بوو ڕووم ناهات بەو قۆندەرەیەوە بەسەر ئەو فەرشانەدا بڕۆم. لە لاڕەیەکدا پێم لەسەر تەختە بریقەدارە لووسەکەدانا، بەجارێ هەڵخلیسکام. مێزێک لەبەر دەمما بوو، ئەنواع پیاڵەی قاپ و شوشەی لەسەر بوو. قڵپم کردەوە هەمووی تێکشکا. بە قنێخشکێک گەیشتمە کورسی کچە پیانۆژەنەکە. پێم بەر کورسیەکەی ئەو کەوت، کورسیەکەی وەرگەڕا و شڵب بەسەرما کەوت، قۆڵی ڕوت و نەرمۆڵا. من بە گازی پشتالی ڕاکشام، ئەویش بەرەو ڕوو بەسەرمان کەوتبوو. بەڵام من تەتەڵم شکا بوو، جووتەکەم ژەعنی دەکرد. ماڵی ئەوەم نەبوو لەزەتی لێ ببینم. هەندێک پێمان پێکەنین، هەندێک بەزەییان پێمانە هاتەوە. فرەدریک فریام کەوت، کشەکەی لەسەر هەڵساندم و منی ڕاست کردەوە. بەڵام حاڵم نەبوو، غیرەتم دایە بەر خۆم. بەوە چاک بوو تەڕپیری خۆم سارینا لەوێ نەبوو فەریقم بکاتەوە. خاوەن ماڵ بە ڕێزەوە پرسی هیچ کوێت نشکاوە؟ وتم کاشکێن بلم بشکایە و ئەوەندەم خەسارە نەدایە. وتی تۆ خۆشبی قەی ناکە. چارەکە سعاتێکی شەو ئاهەنگیان پەک خست تا ژانەکەم شکا و کچە پیانۆژەنەکە چووە و سەر پیانۆکە و منیش چوومە لایەوە. کەمانێکی وام لێدا، تۆڵەی هەموو خەسارەتەکەم کردەوە. فرەدریکیش تەمەن درێژ بێ ئەمەندە جوانی خوێند، خەمی لە دڵی کەسدا نەهێشت. ئەنجا پشوویەکماندا و دەستمان کرد بە شەمپانیا خواردنەوە. هەر من ئەم خواردەوە و فرەدریک لێم تووڕا بوو. فایدەی نەبوو، ئەوەندەم خواردەوە تا هۆشم تێدا نەما. هەڵسام نوتقێکم دا و ورد و درشت پێکەنین. اینجا کەوتنە دانس، جوتە جوتە ژن و پیاو بەیەکەوە هەڵدەپەڕین. من کەسم بۆ نەمابۆوە. کچێ لەبەر دەرگا وەستا بوو، لە پێش چاوم جوانی ئەنواند. ڕام کرد چوومە بەردەمی کوڕنووشێکم بۆ برد. وتم وەرە من و تۆ دانس بکەین. کچەدایە قاقای پێکەنین و ڕای کرد. چوومە بەردەمی خاوەن ماڵەکە. وتم بۆچی من بە پیاو نازانن لەگەڵم هەڵناپەڕن؟ ئەو وتی ئەوەی تۆ چوویتە لای کارەکەرە، بۆ ئەو ناشەی لەم ساڵۆنەی ئێمەدا دانس بکە. وتم ساکەوە تا خانمێکم بدەرێ. پێکەنی وتی ئەمانە بە من نابەخشرێن، دەبێ خۆیان ڕازی بن. خانمەکان کە گوێیان لەم گفتوگۆیی من و ئاغا بوو، خانمەکان کە گوێیان لەم گفتوگۆیی من و ئاغا بوو، دەستیان بەردا بە پێکەنینەوە لێم کۆبوونەوە. ئەویان نەیوت فەرموو لەگەڵ من، ئەوی تریان نەیوت فەرموو لەگەڵ من. لەناو خۆیاندا 4 شۆڕە ژنی بە گوڕی زۆرداریان هەڵبژارد. 4 پەلیان گرتم،
مەشکەژەنیان پێکردم نەخێر جۆشم نەدەنیشتەوە تا فرەدریک قۆڵی گرتم و لە ساڵۆنەکە بردمیە دەرەوە هۆدەیەکیان نیشان داین کچێکی کارەکەر لەگەڵماندا هات جێگەی بۆ ڕاخستین بە سەرخۆشیەوە دەستم کردە ملی وتی چی دەکەی وتم ئەی ئاغا پێی نەوتی وتی هەینا مبارەک سیخۆرمەیەکی لێدام ئەوەندە سەرخۆش بووم کەوتم خۆشی ڕای کرد اینجا فرەدریک لێم تووڕە بوو وتی ئێستا خاوەنماڵ بزانێ تۆ وا دەکەی دەرمان دەکا وتم جابا دەرمان بکە پارەی زۆرمان پێیە بۆ خۆمان دەچینە ئوتێل لە کەناری ڕێلی دانیشتم بیرمە کردەوە ڕێبوارێک پەیدا بوو هەر وەکو ئەو ڕۆژەی من چۆن لە ماڵی باوکم هاتوومە دەرێ بەز لە شڕەکەتمەوە توولەکەی کەمانەکەم کردبووە ملم ئەویش بەو ڕەنگە بەڕێدا دەهات لەگەڵ چاوم بە کەمانەکەی کەوت لە خۆشیانە کەوتمە سەما چوم دەستم کردە ملی هەی بەخێر بەی کابرا وای زانی من شێتم لەوە ئەترسا کەمانەکەی بشکێنم وتی ئامان چ دەکەی وتم کەمان لێدەم هەر لەوێ دانیشتم کەمانم لە توورەکە دەرهێنا و ماچێکیم کرد و دەستم کرد بەو مقامە هیجرانیەی کە بۆ خانمەکەم لێدا بوو هەر ئەوەندەم زانی کابرا ئاوازێکی بەرز کردەوە دەنگ و سەدایەک دار و بەردی هێنایە جۆش هیچ گیان لەبەرێک ئەو دەنگە خۆشەی نەبوو بیری ڕۆژەکەی ناو بێشەکەم کەوتەوە کە خانمەکەم بە کەمانەکەی من گریا منیش بەدەنگی ئەو کوڕە زۆر گریام کە لێ بووینەوە پرسییم برا کێی و ناوت چییە بۆ کوێ دەچی وتی ناوم فرەدریک شۆلەری ئەڵمانیم بۆ گەشت دەگەڕێم وتم بەخوا چاک ڕێککەوتووە فرەدریک منیش ئەلفرێد مۆلەرم تۆ خاوەنی ئەو دەنگە و منیش ئوستادی ئەم کەمانە بین گەنجینەی دنیای ئێمەیە من هیچم پێ نەبوو بیخۆم بەڵام ئەو هەندێ باسوورمە و نانی پێبوو خواردمان و ڕوومان کردە قاپی خودا کەوتینە ڕێ دەمە ئێوارە ڕێمان کەوتە شارێکی گەورە هیچمان نەمانەزانی کوێیە پرسیمان وتیان ئەم شارە میونخە کاری ڕاست بێ ڕاهیبەکەمان دەرسی جوگرافیای پێوت بووم ئەمزانی لە ئەڵمانیا شاری میونخ هەیە کاتینە ناو شارەوە گەیشتینە بەر دەرگایەکی گەورە دوو سەکۆی هەبوو بە فرەدریکم وت تۆ لەو بەردانی شەو منیش لەم بەرەوە ئاهەنگ بکەین ئێمە دەستمان بە کەمان و گۆرانی کرد لەسەرەوە هەرچی پەنجەرە هەبوو هەمووی کرایەوە ئافرەتی جوان جوان پیرەمێردێکی نورانی سەریان لە پەنجەرە هێنە ئێدەرێ تێرگوێیان لێگرتین کە لێ بووینەوە ئەمەندەیان پارە بۆ فڕیداینە خوارەوە تەپلەکەی فرەدریک پڕ بوو پیرەمێردەکە ئەوەشی بەکەم زانی ڕیاڵێکی زیوی ئەڵمانی کە 20 مارکی بوو بۆی هاویشتینە خوارێ ئەمانەمان کۆ کردەوە فرەدریک گوتی تۆ هەڵی گرە با پارە لای تۆ بێ منیش کردمە دەسەسڕێکەوە نەختێکی تر ڕۆیشتین ماڵێکی لەوە گەورەتر تووشاتین لەوێش دەستمان کرد بە ئاهەنگ لەوە زیاتریش پارەیان داینێ تێگەیشتین کە خەڵکی میونخ ئەهلی زەوقن لەو وەختەدا پیاوێکات و وتی وەرن بتان بەمە ماڵێک لەوێ گۆرانی بڵێن زۆرتانە دەنێ پێشمان کەوت بردینە قۆناغێک بە قەت سەرایەک بوو هەروە بە باخچە و دیوەخەندا سەری خستین تا گەیشتینە بەشی حەرەم لە ساڵۆنێکی گەورەدا دایان ناین وردە وردە ئەهلی ماڵەکە کۆبوونەوە پیاوێکی زۆر گەورە و کیبار بە خێراتن و ماندوونەبوونی کردین ناوی پرسین و لە پاشان وتی برسیتان نییە من بەتەما بووم بڵێم برسیمانە فرەدریک ئەنیشکێکی تێوە ژەندم تێگەیشتم وتم نەخێر تێرین وتی وا ئێوارەیە ئێستا هیچ مەخۆن ئێوارە ئیشتیهاتان ببێ بەوە تێگەیشتم کە ئێوارە گلمانەداتەوە هەروە وەختمان ڕابوارد ئێوارە ساڵۆنەکە پڕ بوو لە میوان ئافرەتەکان هەریەکەیان چوونە ژوورێکەوە و خۆیان ڕوت کردەوە و جلی بالیان لەبەر کرد و دەهاتنە شەو ئاهەنگ واتە سەمای بالیا دوایی کچێکی پیانۆژەن چووە بەر پیانۆکە بە منیشیان و تەڵسە بچۆرە تەنیشتی ئەوەوە تۆش بە کەمان ئاهەنگی لەگەڵدا بکە ئەو ساڵۆنە ڕۆنی بریقەیان لە فەرشەکەدا بوو تەنها بۆ ڕێبازێکی باریک پارچە کومارێکیان ڕاخستە بوو قۆندەرەکەم ئەوەندە قوڕاوی بوو ڕووم ناهات بەو قۆندەرەوە بەسەر ئەو فەرشانەدا بڕۆم لە لاڕەیەکدا پێم لەسەر تەختە بریقەدارە لووسەکەدانا
بەجارێ هەڵخلیسکام مێزێک لەبەردەمما بوو ئەنواع پیاڵەی قاپ و شوشەی لەسەر بوو قڵپم کردەوە هەمووی تێکشکا بە قنێخشکێک گەیشتمە کورسی کچە پیانۆژەنەکە پێم بەر کورسیەکەی ئەو کەوت کورسیەکەی وەرگەڕا و شڵب بەسەرمان کەوت قۆڵی ڕوت و نەرمۆڵا من بە گازی پشتالی ڕاکشام ئەویش بەرەو ڕوو بەسەرمان کەوتبوو بەڵام من تەتەڵم شکا بوو جووتەکەم ژەعنی دەکرد ماڵی ئەوەم نەبوو لەزەتی لێ ببینم هەندێک پێمان پێکەنین هەندێک بەزەییان پێمانە هاتەوە فرەدریک فریام کەوت کشەکەی لەسەر هەڵساندم و منی ڕاست کردەوە بەڵام حاڵم نەبوو غیرەتم دایە بەر خۆم بەوە چاک بوو تەڕپیری خۆم سارینا لەوێ نەبوو تەریقم بکاتەوە خاوەن ماڵ بە ڕێزەوە پرسی هیچ کوێت نشکاوە وتم کاشکێ ملم بشکایە و ئەوەندەم خەسارە نەدایە وتی تۆ خۆشبی قەی ناکە چارەکە سەعاتێکی شەو ئاهەنگیان پەک خست تا ژانەکەم شکا و کچە پیانۆژەنەکە چووە و سەر پیانۆکە و منیش چوومە لایەوە کەمانێکی وام لێدا تۆڵەی هەموو خەسارەتەکەم کردەوە فرەدریکیش تەمەن درێژ بێ ئەمەندە جوانی خوێند خەمی لە دڵی کەسدا نەهێشت ئەنجا پشوویەکماندا و دەستمان کرد بە شەمپانیا خواردنەوە هەر من ئەم خواردەوە و فرەدریک لێم تووڕا بوو فایدەی نەبوو ئەوەندەم خواردەوە تا هۆشم تێدا نەما هەڵسام نوتقێکمدا و ورد و درشت پێکەنین اینجا کەوتنە دانس جوتە جوتە ژن و پیا و بەیەکەوە هەڵدەپەڕین من کەسم بۆ نەما بۆوە کچێ لەبەر دەرگا وەستا بوو لە پێش چاوم جوانی ئەنواند ڕام کرد چوومە بەردەمی کوڕنووشێکم بۆ برد وتم وەرە من و تۆ دانس بکەین کچەدایە قاقای پێکەنین و ڕای کرد چوومە بەردەمی خاوەن ماڵەکە وتم بۆچی من بە پیاو نازانن لەگەڵم هەڵناپەڕن ئەو وتی ئەوەی تۆ چوویتە لای کارەکەرە بۆ ئەو ناشەی لەم ساڵۆنەی ئێمەدا دانس بکە وتم ساکەواتە خانمێکم بدەرێ پێکەنی وتی ئەمانە بە من نابەخشرێن دەبێ خۆیان ڕازی بن خانمەکان کە گوێیان لەم گفتوگۆیی من و ئاغا بوو دەستیان بەردا بە پێکەنینەوە لێم کۆبوونەوە ئەویانەیوت فەرموو لەگەڵ من ئەوی تریانەیوت فەرموو لەگەڵ من لەناو خۆیاندا 4 شۆڕە ژنی بە گوڕی زۆرداریان هەڵبژارد 4 پەلیان گرتم مەشکەژەنیان پێکردم نەخێر جۆشم نەدەنیشتەوە تا فرەدریک قۆڵی گرتم و لە ساڵۆنەکە بردمیە دەرەوە هۆدەیەکیان نیشان داین کچێکی کارەکەر لەگەڵماندا هات جێگەی بۆ ڕاخستین بە سەرخۆشیەوە دەستم کردە ملی وتی چی دەکەی وتم ئەی ئاغا پێی نەوتی وتی هەینا موبارەک سیخۆرمەیەکی لێدام ئەوەندە سەرخۆش بووم کەوتم خۆشی ڕای کرد اینجا فرەدریک لێم تووڕە بوو وتی ئێستا خاوەن ماڵ بزانێ تۆ وا دەکەی دەرمان دەکا وتم جابا دەرمان بکە پارەی زۆرمان پێیە بۆ خۆمان دەچینە ئوتێل بار حاڵی بوو فرەدریک دایمرکاندم خۆم ڕوت کردەوە بنوم ئەمەندەم شەمپانیا خواردبەوە ئیشی سەراوم زۆر بوو هاتمە دەرێ بچمە ئاودەستخانە ڕێگەم نازانی هاتمە دەرەوە بەڵکو یەکێک ببینم ڕێی ئاودەستخانەی لێ بپرسم کەس نەبوو تەنگاویشتینی پێڵچنی بووم وامزانی شاتوەکەیە لەوێ دەرگای سێم ئاودەستخانە بوو دەستم کوتا بە پەلەکوتێ 2 دەرگام ژمارد سەری سێم دەرگام کردەوە پێم نەیە ژوورێ یەکێک لێم ڕاست بۆوە هاواری کرد دزە ئەوە دزە گەڕامەوە ڕام کرد بۆ ژوورەکەی خۆمان بە پەلەپەل خۆم کوتایە ژوورەوە هاتم خۆم بکەم بەژێر لێفەوە ئافرەتێکی تیا بوو ڕاپەڕی و هاواری کرد ئەمەتا ئەوە دزەکەیە بە قوربانتان بم نێڵم ڕاکە هاتۆتە ژوورەکەی من تومەس بە هەڵە هاتوومەتە ژووری ئافرەتێک بە ژووری خۆمانم زانی بوو بە هاواری ژنە خەڵک ڕویان کردە ژوورەکە منیش هیچ چارم نەما دەرگام خڕداخست لە دەرەوە خەریک بوون دەرگا بشکێنن ناچار پەنجەرەکەم هەڵدایەوە و بێ ئەوەی بزانم بەرزەیە نزمە لە پەنجەرەوە خۆم فرێدایە خوارێ ساتا من ئەمەم کرد ئەوان دەرگایان شکاندە بوو هاتبوو نەژوورەوە زانیان من خۆم لە پەنجەرەکەوە فرێداوەتە خوارەوە بانگیان کرد باخەوان پاول دزەکە نێڵی ڕاکە باخەوان بە خۆی ئوتێڵایەکەوە و گەماڵێکی زلەوە پەلاماریان دام و ڕام کرد درەختێکی گەورە هاتە بەردەمم خۆم هەڵدا و سەرکەوتم سەگەکە لە دواوە دەرلنگی دەرپێکەی گرتم و پچڕی بار حاڵێ بوو چوومە سەر درەخت باخەوان پێڵاوی داکەند و بە شوێنما سەر دارەکە کەوت
بیرم کردەوە لقی دارەکە بەسەر کۆڵانەکەدا شۆڕ بۆتەوە. چوومە سەر ئەو لقە و خۆمدا هەویشتە خوارەوە بۆ کۆڵان. ئەم جارەیان کەوتمە سەر کۆمەڵێ پێین کە بۆ باخێ نابوویان. ئازارم پێ نەگەیشت، هەڵسام و ڕام کرد. باخەوان و سەگ بە شوێنما خەریک بوون دەرگای باخەکە بکەنەوە. من لە وزەی ئەوان دەرچوو بووم، بە درێژایی کۆڵان ڕام کرد. لەسەری کۆڵان کتوپەڕ بەرەنگاری حەسحەسێ هاتم. تون قۆڵی گرتم، وتی ئۆخەی بەگیرم کەوتی. دوێنێ شەوی شاتبوویە سەر ماڵی میلارد زی بکەی. هەرچەندە وتم باوکم پیاوی چاک بە، ئەزیەتم مەدە، بەخوا من دز نیم. فایدەی نەبوو، زۆر زل و بەهێز بوو. لەبەر ئەوە منی بە هیچ نەدەزانی، قۆڵی شل گرتە بووم. منیش بە فرسەتم زانی، قۆڵم ڕاتەکاند و مستەقۆڵەیەکم بە هەموو هێزم لەسەر سنگیدا تا بە پشتا کەوت. دیسان ڕام کرد، بەڵام هیچ هێزم تیا نەبوو. کابرا شەڵسایەوە و فیکەیەکی لێدا 4 حەسحەسڕایان کرد. چوونە لای کابرا وتیان چی بووە؟ وتی دزێکم گرت، گوێم نەدایە و لە دەستم ڕای کرد. منیش لەو وەختەدا دەرگایەکم هاتە بەردەم، دەستم پێوەنا کرایەوە. چوومە ژوورە و دەرگام داخست و لە کەناری دەرگا ڕاوەستام. هەر ئەوەندەم زانی پاسەوانەکان هاتنە بەر دەرگا و ڕاوەستان. دوانیان وتیان ئێوە ڕاکەنە سەری ئەو کۆڵانەی تر بگرن و ئێمە لێرە دانیشین، بزانین لەکوێوە پەیدا دەبێتەوە. دەیا ڕەبی من چی بکەم؟ ئەوە ئەمان لەبەر دەرگا دامەزران، ئەی من چارم چییە؟ لەو وەختەشدا تەپەی پێی زەلامێک هات. ئەها ئەوە ڕایان کرد. دەبینن سەرخۆشێکە بەلادا دێ. کە سەرخۆشەکە پاسەوانەکانی دی بانگی کرد، کوڕ ئەوە کێن وا بەردەرگاتان بە من گرتووە. پاسەوانەکان ناسیان، وتیان ئەوە ڕین کەرتۆی؟ وتی بەڵێ منم. ئێوە کێن؟ لەبەر دەرگای من هەڵوەستاون. کە ڕینکەر وای وت یەجگار ورم بەردا. ئای خۆ ئەمە ماڵی ڕینکەرە، ئێستا دەرگا کاتەوە و یەتە ژوورەوە، ئەی من چی بکەم؟ پاسەوانەکان وتیان دزێکمان تا بەر دەرگای تۆ ڕاوناوە، ڕەنگە خۆی کوتابێتە ماڵی ئێوە. ئەویش وتی سادەغی لە بەجێم مەهێڵن، لەگەڵم وەرن ماڵەکە بگەڕێن. ئێجگار ترساوم، بەڵام پاسەوانەکان وتیان تۆ بچۆ ژوورەوە وا ئێمە لێرە دەبین، مەترسا. ڕینکەر دەستی نا بە دەرگاوە داخرا بوو. وتی حای من هیچ شەوێ دەرگام دانەخستووە، کەچی وا ئەم شەو دەرگام داخراوە. کلیلی دەرهێنا دەرگا بکاتەوە. من چارم نەما، چوون بەرەو ژوورێکی تاریک و بە پەلەکوتێ قادرمەکانم دۆزیەوە و سەرکەوتم. ئەویش دەرگای کردەوە و هات لە قادرمەکان سەرکەوت. من دەستم کوتا دەرگایەکم دۆزیەوە و چوومە ژوورەوە و دەرگام داخست. تومەز ئەمە ئاودەستخانەیە. ڕینگەر جارێ ڕاست ڕووی کردە ئاودەستخانە بێتە سەراو، دەرگای ئەویش داخرا بوو. وتی پەنا بەخوا ئەم شەو هەموو دەرگایەکم لێ داخراوە. وام زانی دەرگای ئاودەستخانەکە دەشکێنێ و دێتە ژوورەوە. کەچی وتی قەینا جارێ با جێگەیەکم دەستکەوێ هەندێ ڕاکشێم، دوایی دێمە سەراو. هەر ئاوڕیدایەوە زرم کەوت. قەدەرێ بۆڵاندی کە هەستایەوە ڕووی کردە دەرگایەکی تر، ئەویش داخرا بوو. اینجا ئێژگار تووڕە بوو. دەرگای دایە بەر لەقا، دەنگی ئافرەتێکا دوتی وەحە وەحە گاشێت ئەو دەرگایە بۆچی ئەشکێنی؟ پارەت زۆرە؟ ڕینگەر وتی شۆخ و نازدارەکەم، ئەم شەو سەعاتم لەگەڵ خۆم نەبردە بوو، بۆیە درەنگ هاتمەوە. نەعلەتم لێ بێ بێ سعادی تر نەچمە دەرەوە. ئەم ئەپاڕایەوە ئەو جنێویەدا بە 1000 کێشمە دەرگای لێ کردەوە. منیش دڵم ئیسراحەتی کرد. دەرگای ئاودەستخانەکەم کردەوە و هاتمە دەرێ. لەبەر دەرگا قوتوێک شقارتە کەوتە بوو. هەڵم گرت و هاتم سەیرێکی دەرگای دەرەوەم کرد. هێشتا پاسەوانەکان لەبەر دەرگا دانیشتە بوون. بە حەوشەکەدا گەڕام، وتم بەڵکو باخچەیەکیان هەبێ لە پشتەوە دەرباز بم. تووشی هۆدەی چێشخانە هاتم. چوومە ژوورێ شقارتەم لێدا، مۆمێکم دۆزیەوە و دام گیرسان. گەڕام خواردەمەنی هیچ نەبوو، سەبەتەیەک جلی چڵکنی تیا بوو. ڕوانیم بەڵکو شتێکی وای تابێ لە بەری کەم. هەمووی کراسی تەنکەداری ژنانە، کەڵکی منیان نەدەگەر. لە ژێرەوە چاکەت و پانتۆڵێکی کۆنی پیسی لە نەوت و بۆیە هەڵکێشرابی تیا بوو. زانیم ئەمە جلی بۆ یەخچیە. چارناچار لەبەرم کرد. مایەوە سەر شەپقە و قۆندەرە. شەپقەیەکی کۆنی جاویشم دۆزیەوە. قۆندەرەی کۆنیشیان زۆر بوو، وا دیار بوو کوێن کردبەوە بیفرۆشن. گەڕام جووتێکیان بە پێمەوە چوو، کردمە پێم. هاتمە دەرێ، مۆمەکەم نەکوژاندبەوە.
لە پشتەوە باخچەیەکیان هەبوو دیوارەکەی نەزم بوو لەوێوە بازمدایە کۆڵان جاشتێکی تر زەحمەت بوو من لە کۆڵانی ئەو دیوەوە هاتبووم ئێستا کەوتومەتە کۆڵانی پشتەوە ڕێگەی ماڵی یۆهانم نەدەدۆزیەوە یعنی ئەو ماڵی کە شەو لەوێ ڕام کردبوو فرەدریک لەوێ مابوو ماڵەکەم نادۆزیەوە هەروەها تمبڕێدا شەویش ئەوەندەی نەمابوو تووشی بیرەخانەیەک بووم چرای دەسووتا و کەسی تیا نەبوو تەنها زەلامێک لەسەر قەنەفەیەک ڕاکشا بوو منیش بەو بەریەوە ڕاکشام ئەمەندە ماندوو بووم خەوم لێ کەوت کاتێ خەبەرم بەوە کابرای بیرەخانەچی لە گەنێ ئاوی پیا کردبووم شڵپەمە هات قەدەرێکم ژنێ و پێدا و پێکەنی ناچار هەڵسان بەیانی بوو بە پرسیار ماڵی یۆهانم دۆزیەوە لەسەر سەکۆی بەردەرگاکە ئەندانیشتم ڕووم نەدەهات لە دەرگا بدەم و سەرماش لە هەموو جەستەم کاری کردبوو وەکو کەروێشک هەزارم دەکرد گەیمە بەر پەنجەرەی ماڵێک پەنجەرە کرایەوە و لەسەردا پڕ قەعدەیەک پیسایی مناڵ بەسەرمدا کرا دە ئینجا بەو حاڵە و بەم بەرگەوە چی بکەم من خۆم ڕاوەشاند و خۆم تەکاند گەڕامەوە لای ماڵەکەی یۆهان واتە ئەو ماڵی کە فرەدریک لەوێیە سەیرم کرد لە باخچەکەدا فرەدریک دەگەڕێ تومە ساتووە بزانێ شەو من لەکوێوە ڕام کردووە کە چاوم پێی کەوت بانگم کرد ئەو منی نەناسیەوە بە هەزار حاڵتا وتم کوڕە ئەلفرێردم وتی خوا بتگرێ ئەم قیافەیە چییە وتم مەپرسە ئیتر هات دەرگای لێ کردمەوە ئەوان هێشتا نووستە بوون بردمیەوە هۆدەکەی خۆمان بۆ گەنم لێ هات وتی گورت جلەکانت داکەنە وتم ئەوە جلی ماڵی کابرای سەرخۆشە بێخەبەر هێناومە دەبێ بۆیان بەرمەوە وتی مردوت مرێ جارێ وەختی ئەوە نییە زوو خۆت ڕوود کەرەوە هەرچیم لەبەردا بۆ دامکەند بەڵام فانی لەو کراسەکەشم تەڕ بوو هیچ نەبوو لەبەری کەم دەرگا کرایەوە کچە کارەکەرەکەی کە شەوێت دەستم کردبووە ملی بە پێکەنینەوە هاتە ژوورێ وتی دەستگیران بەخێر بیتەوە چاوم لێت بوو بەجلی زاوایەتیەوە هاتیتە ژوورێ بەو جلانەوە بۆ ناهاتی دەست بکەیتە ملم منیش تەریق بوومەوە چوو کراسێکی ژنانەی خۆی بۆ هێنام بەرەو پشت لەبەرم کرد و ڕاکشام تا هەموویان خەبەریان بۆوە خاوەن ماڵ ناردی بە شوێنمە من بە شەرمەزاری چووم خواحافیزیم لێ کرد و وتم ئەڕۆین هەرچەندە لەگەڵمانە خەریک بوون کە لەوێ بمێنینەوە بەڵام بەن نەبووین بەخششێکی زۆریان داینێ و هاتین ملی ڕێگەمان گرتە بەر تا گەیشتینە ویانە